بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی پەیام، ڕەحمەت و میهرەبانی خواتان بەسەردا بڕژێ و هەمیشە لە بەختەوەری و کامەرانیدا بژین. خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. ئەمڕۆ قسە دەکەین لەسەر یان تەورەی بەرنامەکەمان کاریگەری دادگەری لە کۆمەڵگەدا. دادگەری بریتیە لە بێلایەنی لە دادگاییکردنی هەر مرۆڤێک لەسەر هەر کارێک. تێڕوانینێکی ئینسانیە یاخود مرۆییە بۆ ئەو ژینگەی تێیدا دەژێت. بەمەرجێک ئەم ڕوانینە یاسایەکی دانرا و بەشدار بێت لە داڕشتنیدا و کەس نەتوانێت دەستکاری بکە. دادگەری پێچەوانەی ستەم و زۆر و زیادەڕۆییە، ئامانجەکانیشی پاراستنی بەرژەوەندیە تایبەتی و گشتەکان و بوونی ویژدان و یەکسانی و هاوسەنجیە کە ئەمەش تێگەیشتنی ئەخلاقیە لەسەر بنەمای حەق و ڕەوشت و عەقڵانیەت و یاسا و یاسای سروشتی. خی گەورە لە قورئانی پیرۆزدا لە چەندین شوێندا ئاماژە بەبوونی دادگەری دەکات. خی گەورە دەفەرمێت إن الله يأمر بالعدل والإحسان. لە شوێنێکی تردا خی گەورە دەفەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. بێگومان پێغەمبەری سەروەریشمان لە چەندین فەرمودەدا ئاماژەی پێکردووە. میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان مامۆستا عەبدولهادی محەممەد زانایی ئاینیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. ڕازی بێ خۆ سوپاس بۆ جەنابتان و هەم بۆ بینەران و برایانی کۆنتترۆڵی. زۆر سپاس. مامۆستا عەزیز، دادگەری ئەو چەمکەی کە هەمومان حەز بە بیستنی دەکەین و بەڵام بۆ ساتێکی زۆر کەمیش لەوانەیە تامەکەیمان نەکردبێ، یان لە سێبەرەکەیدا پشوویەکمان نەداوێ، یان دەروونێکی ئاراممان نەبوو بێ لە سایی دادگەریدا، لەوەی لەبەرەوەی لەوانە نەمان بینی بێ. بۆیە لەوانەیە زۆرێک لە بینەرانی ئازیز هەر بیست بێتیان نەزانن پێناسەی دادگەری چییە. دەمەوێ ینی سەرەتایەک لە چەمچی دادگەری بزانین، بەڕێستان چۆن دادگەری دەناسێنن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەکی سوپاسی جەنابتانەکەین و سوپاسی هەموو ئەو براو کەسە بەڕێزانەکەین کە لە تۆمارکردنی ئەم بەرنامەیە ماندوو ئەبن و هەروەها ئەو بەڕێزانش کە گوێیان لێگرتوین و ئێستا بینەرمانن. بەڵێ جا ئەوەی کە گرنگە لە دادگەریە، دادگەری لەبەر ئەوەی ڕاستیە فعلە پێش ئەوەی کە شتێکی نەزەری بێ، ینی دەرکەوتنەکەی بۆ ێزانەکان بە نەزەری و تویانەکە مافی هەموو خاوەن مافێک بدەی ئەوە دادگەریە. هەموو خاوەن مافێک ئیتر لەوە من مافەکەم $10 بێت و مافەکە و $20 بێ بە پێی شوێن و جێگەی خۆ و بە پێی کاریگەریەکە و بە پێی خزمەتەکە و بۆ میلەتەکە و هەر کەسە مافی خۆی بدەیتێ، یان مناڵێک 1000 دیناری تێ، مناڵێکی ترە 5,000 تێ، دادگەریەوێت تۆ مافی هەموو خاوەن مافێ بدەی، ئەوە پێوتێ دادگەری. وشەی عەدالەتمانەیە، وشەی عەدلیشمان هەیە. عەدل یعنی یەکسانی. بەڵێ خی گەورە لە مەسەلەی خێزان و ژنە ئەفەرمێ یەکسانی، بەڵام لە مەسەلەکانی ترە ئەفەرمێ عەدالەت. ئەو ئاەتانەی کە جەنابیش خوێندۆ هەندێکی باسی عەدلی تیا، الله یەأمر بالعەدل. بەڵێ بە یەکسانی. لە یەکسانیەکە گرنگە کۆمەڵی چمکن ینی هەمویان لە پاڵی یەکدا جوان لە پاڵێکدا یەکتر تاو دەکەن. کە تۆ ئەڵێ یەکسانی مطلق نییە لە هیچ شوێنێکی دنیاە، بەڵام یەکسانی مەبەست ئەوەیە هیچ کەسێکی لەبیر نەچوە، هیچ مرۆڤێکی لەبیر نەچوە، هیچ کەسێک نەک مرۆڤەکانی، بەڵکو دادگەریش هەیە لە تەنانەت لەگەڵ ئەوانەی لە دەوروبەریشمانان. بۆیە مەسەلەی دادگەری و دادپەروەری و یەکسانی ئەمانە وەکو جەناب فەرموو کۆمەڵی چەمکن بە یەکەوە بەسراون. مەوزوعەکە ئەوەیە، بابەتەکە ئەوەیە کەمە بزانین دادگەری ینی مافی خەڵک کەسەکان هەمووی بدەین. ئیتر وەک لە خێزانەوە، لە تاکەکانەوە، لە خێزانەوە، لە دەستگا و فەرمانگەکانەوە، لە هەموو کەسەکان زاری وای خەڵکی خوارۆ تێڕواننی بۆ سەرۆ تێڕوانینێکی دادگەرانە نییە. نی پێی وایە کەسێک کە کاریگەری زیاترەوە ئیشی زۆرترە ئەبێ ڕێک وەکو ئەموا بێت لە هەموو مافێکە. بەس زاری وا هەیە ئەو تێڕوانیە تێڕوانیەکی دادگەرانە نییە.
بە هەمان شێویش بە عکسەوە ئەو کەسێک کە لەسەرەوەی پێی وایە مادەم لەسەرەوەیە ئەبێ ئەوانەی خوارەوە هەرچێک ئەمبیڵێ ئەوان هەر ئەوەیان پێچاک بێ و هەر ئەوە جێبەجێ بکەن ئەوە شەرتی ڕوانینێکی دادگەرانجاوی خۆ نەشی کرۆ بە فیعل بەس هەر بۆ چوونەکەی بۆ چوونێکی دادگەرانێ بۆیە دادگەری ئەوەیە کە تۆ ئینسان ماف و ئەرکەکان لە جێی خۆیان دابنێ هەر کاتێک ئیسلام کە سەرەتا هاتووە و زۆر ڕۆژ هەڵات ناس و زانا و بەناوبانگی وڵاتانیش کە خۆیان تامی دەردی جەنابەت فەرمووی دادگەریان کردووە اعترافیان بۆ کردووە کە ئیسلام هەموو ئەو یاسایانەی داناوە کە پێویستە بۆ دادگەری چونکە دادگەری لەسەر ئەساسی ماف و ئەرک دروستە بێ ئەگەر هات و ماف درا بە خاوەن ماف و ئەوەی کە مافەکەشی وەرگرت و ئەرکەکەی خۆی جێبەجێ کرد دادگەری خۆی دروستە بێ یعنی تۆ لە فەرمانگەیەکە کە تۆ کاری هاوڵاتیەک بەڕێ ئەکرێ بە ڕێکوپێکی لەلایەن فەرمانبەرێکەوە ئەمە ئەرکەکە جێبەجێ کرا کە مافیشی وەرگر و فەرمانبەرەیترەوە دادگەری تەواو هاتە دی بەڵام گەر پارەکەشی بە تەواوەتی بنێ پارەی زیایشی بنێ ڕۆژانی بڵێ ملیۆن و 2 ملیۆنەکەش ئەگەر ئەم فەرمانبەرە ئیشەکەی خۆی نەکا هێشتا نیوەی دادگەری جێبەجێ نەبووە چونکە ئەو بەشەی کە ئەم مافی وەرگرتووە تەواوە بەڵام ئەو بەشەی کە ئەم مافی دەوروبەرەکەی خۆی بە ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە ئەوە ناتەواوە کە ئەوەش پێویستی هەر بەوەیە چاودێری بکرێ بۆی ئەو ئەرکە پێشێل نەکرێت چونکە ئەو ئەرکە مافی خەڵکی ترە بەڵێ مامۆستاوی کە دێڵێم دادگەری لەوە دەچێت بۆ هەمومان ینی تاممان نەکرد بێ بەڵام بەڕاست هەروەکو چەمەک نییە لای ئێمەانی لە زۆربەی حاڵەتەکاندا ینی تۆ ڕۆژ لە ڕۆژان لە تەمەنی تۆدا تەمەنی خۆتم پێ بڵێکە توانی بێت لەژێر یاسایەکی وەکو یاسا وەکو دقەکە وەکو ئەوەی تێکستێک دانراوە و نووسراوە ئەم لە ئاینەکانە هەیە ئەوە نووسراوەتە لە وڵاتدا یاسایەکی جوانەیە ئەوە جیاوازە بەڵام تا چەند ئەمە کراوەتە عمل کراوەتە پراکتیزە کراوە جێبەجێ کراوە لە مەدانی ژیاندا ینی مرۆڤەکان توانیوانە سوودی لێوەربگرن ئەوەی کە من دێڵم هەر تامان کردو بڕاست ینی حەز لە تامەکەشی دەکەین پێدوانیە کە بەڕاستی بۆ ئێمە جۆرێک باسکردن لە دادگەری جۆرێک لە خەونە لە خەون ینی جۆرێک لە ئەوەیە کە ئاواتێکی ئەگەر نەڵێم ینی زۆر دوورمەودایە دوورە بەڕاستی خۆی ئەگەر ئینسان لە بەڕاستی لە دادگەری تێبگا وەکو باسمان کرد یعنی ئینسانەکان پێی ئەگەن لە قۆناغەکانی ژیانیان لەو کاتێک کە تۆ دێیتە دنیاوە چەمکەکانی دادگەری دەست پێ ئەکا بەڵام دادگەری ڕێژەیە شتێکی ڕێژەیە ئێستا تۆ لە دنیای ئەڵە کاکە فڵان وڵات دادگەرترین وڵاتە یا بێخەوشترین وڵاتە لە مافەکانی مرۆڤە ئەمە مانای نییە لە ساسە بەڵام لە چاو وڵاتەکانی ترە ئەو لە پێشی هەمویانەیە بۆیە مەسلەی دادگەریش هەیە و ئێستا جەنابەت بە خوێندنی خۆ بە هەوڵی خۆت ئەگەی بە پۆستێک بە ئاستێک چ لە دەستگایەکی ئەهلیە بێت چ لە دەستگایەکی حکومیە بێ بە توانای خۆت ئەگەی بە پۆست و ئاستێک ئەوە دادگەریە بەڵام ئەوەی کە وەکوتم جاری وایە تۆ ئەرکەکەی خۆ جێبەجێ ناکەی یان نەخێر ناگەی بە مافە ئیلا بە کۆمەڵە ڕێگای ناشەرعی نەبێ یان ناگەی بە مافە بە کۆمەڵە تەنەزول نەبێ ئەوە بۆ خۆی ئالەو کاتانەیە ینی ئینسان جاری وا هەیە لە قۆناغی ژیانی بڵێن 100 هەنگاوە لەو هەنگاوەیە سەیەکەی ئێمە لە دەیە دادگەریمان دەستکەوتووە دادگەریەکە جاری وا هەیە ینی وەکو شتێک بڵاو نییە لە کەسێکە هەیە لە دوو کەسا هەیە سەیەکەی لە دایرەیەکەی لە فەرمانگەیەکەی یان لە ناو دەسەڵاتدارێکە لە 100 دەسەڵاتدارە سەیەکەی دوانیان خەمخۆرن و ئیشکردن و ماندوون و یا لە فەرمانگەیەکە دوانسیانێک زۆر ماندوون یا لە دەستگایەکە 4-5 زۆر ماندوون ئەوانە سەیەکی لەو لایەنەوە دادگەریەکە هەست پێ یەکەی کە کابرا بەڵام لە لایەکی ترۆ هەست بەوە ئەەکەی دەری جەناب دەڵێ ینی بە گشتیەکەی هەستی پێ ناکەی ئەمەش بڵێن هۆکاری هەیە هۆکارەکە دادگەری بە تەنها بە یاسا ناچەسپێ پێویستی بە دروستکردنی ئینسانە کە لەو ینی دادگەر بێ ئینسانی دادگەر دروستکەی مامۆستا دەمەوێت بپرسم دادگەری نەچۆتە مەفهومی یان تێگەیشتنی مرۆڤەکانەوە نەخێر ینی مرۆڤەکان لەسەر دادگەری پەروەردە کراون
نەخێر ئەوە پرسیار یعنی تۆ گەر شتێک نەناسی لە فەهمتدا نەچەسپی بێ حتمما لە ئەخلاقیات و لە کرداریشدا ڕنگ نادات ڕەنگ نایێت بەڵام ئەمە بەڕاستی چەسپیوە ینی هەیە لە مەفهوم و لە تێگەیشتنماندا خۆی ئیسلام کە یەکێک لەو خاڵانەی کە فەرمیتی ئینسان ڕخنە لە خۆی بگرێ ئەوەیە جای وایە تۆ خۆت لە کاتێکە قسە بۆ خەڵکەکەی یان هینەکەی زۆر باسی هەندێک چەمکەکەی بەڵام خۆت ور دەبی تۆ لە خۆت لە هەندێک شوێنە کە تۆ دەسەڵاتە هەیە یان قسەت ئەڕوایان ئەتوانی شتێ بچەسپێنی سەیەکی خۆت دادگەرنیت یان خۆتەکەی سیرەکەی خۆت لەوێ گەندەڵی ئەوانە هەمووی ئەو چەمکانە بۆچی گرنگە ئینسان ئەبێ لە پێشەوە خۆی پەروەردەکە خۆی تێ بگاردە ینی خۆی دادگەری بچەسپێنێ ئەگەر نەتوانێت خۆی دادگەری بچەسپێنێ یان نەزانێت کە دادگەری هەوڵ و ماندووبوونە دادگەری شتێک نی خۆی بێتە بەردەستە تۆ مافە بێ هەوڵی بۆ بی تو زاری وایە تۆ هەوڵ بۆ ما سە بۆ نمونە فەرمانبەران هەر هەمومان کەسی لێ دەنێت چکە ئێستا عولەماکانیش هەر فەرمانبەرن فەرمانبەران هەر هەمویان بە یەک دەنگ بڵە کاکە ئێمە معاشی نیوە موچە قوبوڵ ناکەین دادگەریە چەسپێ بۆ چونکە تۆ هەمووی بە یەک دەنگ داواکە بەس تۆ نیوەی داواکە نیوەی داوای نەکەم نیوەی تووشی گرتن و لێدان و عەزیەت بێ نیوەشی بە تەما بێ لە ڕێ ئەوانە پێ بگا دادگەری ناچەسبێ خۆ دادگەری شتێک نییە هەموو کەسێ بداتێ لە دنیاە هەتا لە دنیای ئیسلامیشە خی گەورە لە هەندێک ئاەتەوە کۆی جەناب فەرمووی ئین الله یەأمر وشەی ئەمر لە قورئانە یعنی هینێکی گەورەی هەیە ئەمر دایمە لەسەرەوە دێ بۆ خوارەوە خی گەورە ئەمرەکە یعنی شتێک نییە تۆ بڵێ قەیناکە ببێ یان نەبێ نەخوا ئەمرەکە ئەبێ هەبێ ئەبێ بیکەن ئەبێ پێوەی پابند یانە ئاەتی جەناب خوێندۆ وإذا حكمتم أن تحكموا أو آية بيشكي هي بيشكي أفرمتي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس يعني أن تحكموا بالعدل أمريكي تريج لوياها توخوا فعل مصارع فرميت يعني ببردوامي فعل مصارع بردوامي تاعي يعني ببردوامي خوا فرمانك كعدالة بتسب ما مستلا لمفهوم يو آياتي كبرزت باسيكر إن الله يأمر بالعدل فرماني لسروا بۆ خوارەوەی فەرمانیش کە لە خواوە دێ بۆ بەندەکانی بۆ وجوبە بۆیە واجب دەبێت کە پێوەی پابند بن ئەمە ئەو دەلالەتە ناگەینی ئەگەر مرۆڤەکان یعنی بە دادپەروەریەوە بە عەدالەتەوە بە عەدلەوە هەر کامیشیان دەڵێ ئەگەر پێوە پابند نەبن کۆمەلگاکان تووشی شکستێکی گەورەی لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی سەقافیەوە توش دەبن لە ڕووی کللتوریەوە توش دەبن لە ڕووی تەواوی ینی پێکاتەکانی ژیانەوە تووشی داڕوخان دەبن لە ڕووی نەتەوەیشەوە توش دەبن خۆی ڕاستیەکەی ئەوەیە کە وەکوتم عەدالەت شتێک نییە بە یەک کەس جێبەجێ بکرێ کارێکی دەستە جەمعیە کارێکی دەستە جەمعیە چونکە تۆگە هەر یەک زەلام هەبێ عەدالەت بەزە کیا جێبەجێەکەی خی گەورە بە عەدل دروستی کردووە و چاوی یاوەتێ لەشی یاوەتێ ژیانی یاوەتێ وانە ئیلا ئەبێ بە دەستە جەمعی بیکەیت ینی بە تەنیا ناکرێ اینجا ئەم دەستە جەمعیە بە تاکید کۆمەڵێک هەموو ئینسانێک کە خی گەورە مافیە تەنانەت پێغەمبەرانی خوا سەلامی خوا سەی قورئان کە لە دەیان ئاەتە خی گەورە ئەمر بە پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ولا تتبع أهواءهم ولا تتبع أهواء الذين لا يعقلون لا يعلمون بۆ لەبەرەوەی دایمە ئینسان کە شتێکی دەسەڵاتێکی پەیاگەر هێزێکی هەبوو توانایەکی هەبوو حەز دەکات بەپێی نەفسی خۆی حەز دەکات دایمە سنووری مافەکانی خۆی زۆر بێ سنووری دەسەڵاتی خۆی زۆر بێ سنووری بەرامبەرەکەی کەم بێت ئەوە شتێکە ئەبێ بەچی ڕایگیری تەنانەت ئیمامی عومەر پێی وتراوە وەقاف عند حدود الله يعني إمام عمر بير يقصد فلان شد خواوا أفرمه أو بيرجني كاصوتي خواي جبر معري ديارينا قلت وشون دياريك دي أم حزيكرو لو اشتشى تدخلك بلام أوتا عفرتك تيجي يشتغل الدين هالصافر مدي أي بيشوا أمشت مجالي تدخلي تويتياني بويا دايما يعني مثلا بيغمر خواي ديارينا كردو توش ناتواني أو ما فدني دياريك أو ما فدني جا بويا يعني بيشكيه بخلق لسر أو بروردكي كإنسان براسي ما في هي ما في قسەگرنی هي ما في دەربڕینی هي ما في داواکردنی حەقی خۆی هەیە ئەبێ ئەمانە يعني ئینسان لەسەر پەروەردەکەی بۆ ئینسانە وا پەروەردە نەوێ بڵێ کاکە هەرچێکمان بەری ئەبێ پێ ڕازی بین هەرچێکمان پێ بکەن ئەبێ ڕازی بین مامۆستا سیستمێک دروست نەبووە هەر ینی لە سەرەتاییەوە کە ئێمە خوێندومانە
لە هەموو شوێنەوەکەوە کە خوێندومانە بەڕاستی مافەکانی خۆشمان نازانین تابزانین لە کوێ مافەکانمان پێشێل کراوە و لەکوێ پێشێل نەکراوە هەر خوێندەوار بوون پێم وایە کە کیفایەت نییە بەڕاستی خوێندەواری بوون دەبێت بەرچاوڕۆشنیت پێ ببەخشێ پێ بڵێت تۆ خاوەنی ئەم حەق و ئەم ماف و ئەم شتانە هی تۆن و ئەمانە ئەگەر خەڵک کە خەڵک کە دەسەڵاتە ئەگەر کەسێکی ترە کە سوکارەکەی خۆتە دایک و باوکیشتە ئەگەر دەستی بۆ هێنان تۆ دەتوانی بەم ڕێگا و بەم شێوازانە بەرگری لە مافی خۆت بکەیت جوانە خۆی ماف سندنی ماف دوو جۆرە یەکەمەوە ئینسانەکە خۆی بە ئازایەتی وەکو ئیسلام کە یەکەم جاراتۆ فەرمێتی ئینسان عەبد نەبێ ومەستی ئەو عەبدە نییە کە زوو هەبووە ئەکرێ ئینسان خۆی بە حڕیش بزانێ عەبدیش بێ لە کۆمپانیاکە مدیرە و ئەمرەکە بەڵام نازانێت لە سەر و خۆی هەرچێکی پێ بوو دەبێت جێبەجێ ئەو منەفی یا قایم قامێکە یا محافزی شایەکە خۆی بە هینی ژەزانێ پێی وایە زۆر حڕیشە بەڵام نازان جاری وایە کەسێک ئەم بەورەکە بە قەی و خوێنەواریشی نییە تێگەی جا بۆیە یعنی پێش هەموو شتێ بێ ئینسان ئەوە بزانێت کە خوای گەورە کە ئیسلام هاتووە و ئیمامی عومەر فەرمووی بۆچی خەڵکەکەن بە عەبد لە کاتێکە خوا بە ئازادی لەدایک ئەم وش چەمکە بتەنها مەبەست پێی ئەوە نییە کابرا عەبد بێ وەکو عەبدەکانی جاران ناوی بنووسرێ و بفرۆشرێ و بکڕێ بەڵکو مەبەستی ئینسان یعنی بڕیارەکانی لە دەستی خۆیان نەبێ مافەکانی نەبێت ئەرکی نەبێ بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم جار کە هات خۆ عەبدایەتی لە ناو نەبر ئیسلام ئێستاش کە گلەی یەکەمە عەبد لە ئیسلامایە هەر بۆ ئەوەیە ئیسلام هاو لە پێشەوە مافەکانی بۆ گەڕاندەوە ئەگەر بێت و عەبدێک وەکو سەیدەکەی نان بخوا وەکو سەیدەکەی جل لەبەر بکە وەکو ئەرکێکی نەدرێ بەسەرا لە قووەتی خۆیان نەبێ ئازاد بوونە ئێجا باش ئەم سەیدە ئەم ئاغای بۆ ڕاگرێ ئەم ئاغای بۆ چیە کاگە وانە وەختی خۆی بۆی ئەویست عەبد ڕاگرن بۆی هەرچێکیان بێ پێ بکەن عەبد نەتوانی بیفرۆشی عەبد نەتوانێت سوکایەتی پێ بکەین نەتوانی ینی عەزێتی بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندەها فەرمووی ئەگە عەزێتەدا عینەکەی ئەوەیە ئازادی کەی اینجا عەبد نەکرێ بە میراتی ئەمانە کە لە ئیسلامە لە هەندێک حاڵەتە دیاری کراوە ئەمانەی تر وردە بۆ خۆی قۆناغەکانی ئازادبوونی ئینسانە بۆیە ئیسلام یعنی هەوڵی ئەوەی داوە کە ئینسان پێش هەموو شتێ مافەکانی خۆی بزانێت حتا لە قورئانە عەفو لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە یەکێک لە سەحابەکان ئەزانی حەقی خوا چییە بەسەر ئێمەوە ئێوە هەمومان احترافەکەین خوا حەقی بەسەرمانە هێوایە بەس ئەوەی کە مهمە پێغەمبەر بۆ سەحابەی فەرموو ئەزانی حەقی خەڵک چییە بەسەر خواوە ئەمە مهمە ئەم چەمکە خەڵک تێبگا کە من دروستکراوێکی خوا مافم هەیە بەسەر خواوە ئەو مافەش خوا خۆی دیاری کردووە لەبەرچی خوا دیاری کردووە چونکە خوا خۆی بڕیاری داوە ئینی حەڕەمت الظلم على نفسی فلا تظالموا ئەی بەندەکان من زوڵمم لەسەر خۆم حرام کردووە ئێوەش زوڵم مەکەن کەواتە خوای گەورە خۆی بە گەورەی خۆی بۆچی ئەم حەقی لەسەر خۆی داناوە لە کاتێکە ئێمە هەرچێکمان هەیە هی خوایە هەرچێکمان هەیە هی خوایە بەڵام خوای گەورە ئەم حەقی لەسەر خۆی داناوە کە حەقی بۆ ئێمە دیاری کردووە کە ئەگەر ئێمە بە تەواوەتی بیپەرستین و ئەمرەکانی جێبەجێکی بمان خاتە باشتر ئەبێ بمان خاتە بە وەکو هینەکان ئەیان و معتەزیلەکان وەختی خۆی ئەیان و واجبە لەسەر خوا بیخاتە باشتر چونکە واجبە خوا عادل بێ ئەمە مەوزوعەکە چییە ئەم بۆ چوونەی ئەوان مەبەستەکە ئەوەیە خوای گەورە ئینسانی فێری ئەوە کردووە دینی ئیسلام و هەموو دینەکانی تریش بۆچی خوا حەقی حەڵاڵ و حەرامی نەهاوە بە ئینسانەکە بۆچی خوا حەقی حکمکردنی بە مطلقی نەهاوە بە ئینسانەکە وەکو بەجار زانەکانی ئیسلام فەرمیانە مامۆستا عەلی باپیر زۆر جار باسیەکە سەرکردەکان جێگری خوانین عولەماکان جێگری خوانین بەڵکو چین بەڵکو ئەمانە هەڵبژێراوی خەڵکن بەڵام ئەمری خوا بەسەر خەڵکا جێبەجێەکەن ئەمە مهمە جوانە ئەمرەکەی خوا بەسەر خەڵکا جێبەجێەکە ئەگینا لەو لایەنەوە پیرۆزیان هەیە هەتا ئەوەندەی ئەمری خوا بەسەر خەڵکا جێبەجێەکەن پیرۆزن بەڕێزن بەڵام کە لە ئەمری خوا لایەندا ئەگەر مسلمانیش بێ نوێشکەریش بێ ئەوە تا عولەمای ئیسلام بە درێژایی مێژوو ڕەخنەیان هەبووە گلەییان هەبووە شۆڕشیان هەبووە کەواتە ئەسڵی شتەکە ئەوەیە کە خوای گەورە حەزەکە ئینسان ئازاد بێ و کە ئازادیش بووی داوای مافەکەی کە داوای مافی شکرد ئەو کاتە بەرامبەرەکەش هەڵە دەی باشە کاکە وەرە ئەرکەکانت چییە باشە مافتە دەمێ تۆ هەرێمێکی ئازادی هەرێمی کوردستان مافە هەیە بەسەر عێراقەوە بەڵام ئەرکەکانت چییە وەرە ئەرکەکانت جێبەجێکەم نیش مافتە دەمێ ئێمە شتێکی معقولە ئەرک و ماف ئەبێ هەبێت
بێگومە مامۆستا دەمەوە پێ بڵێم کە یان ئەم پرسیارە بکەم دادگەری چی پێشکەشی کۆمەلگا دەکات کۆمەلگا دەکاتە کۆمەلگایشی چۆن مرۆڤەکان تێیدا یعنی تامی چی دەکەن مرۆڤەکان تێیدا هەست بە چی دەکەن گەورەترین شت کە ئینسان یعنی لە دادگەریە هەستی پێەکە هەست بە ینی ڕێز و کەرامەتی خۆیەکە هەست بە بوونی خۆیەکە وەکو ئینسان هەستەکە کە یعنی ڕێزی هەیە کەرامەتی ینی ئینسانی بەڕێزە شکۆیەکی پارێزراوی هەیە قسەی ئەڕوا ینی هەوڵ و ماندووبوونی بەزایە ناچێ ینی ئەمانە زۆر گرنگە چونکە ئینسانگە بزانێ هەوڵێ باو لە ئاخیرا نەتیجەی نابێت ئیتر بۆ خۆی لە نێوێ ڕێیا سار دەبێتەوە خی گەورە بە هیچ مسلمانی نەوتوە تۆ هەر عیبادەت کە و ئیتر خوا گەورەیە شتێکی هەرەینێ فەرمێتی تۆ فڵان شتەکەی پێغەمبەر زیکرێکەی دارێکە بۆ ڕوێنن مناڵەکە دەمرێ شکر ڕازی بە قەزای خوا قەسرێکە بۆ دروستەکەن 12 ڕکعات نوێژی سونەتەکەی خوا قەسرێکە بۆ دروستەکە ئیلا ئەبێت شتێک هەبێ بەرامبەر ئەرەگە بێ ماف هەبێت ئەم مافانە ئەگەر نەبێ ئەگ دادگەری کە هەبوو ئینسان هەست بە کەرامەتی خواست تۆ هەستەکەی خوا ڕێزە لێ ئەگرێ خۆیان بەو گەورەی خۆی و هەموو شتێکی یاو بە تۆ تەنانەت ئیمانەکەت ئەو پێی بەخشیوی مامۆستا هەست ناکەی تۆ ون نابی لە ناو کۆمەڵگەدا هەستەکەی بزەبێت حەزمی خۆت چەند بێت بەقەدەر ئەوە تۆ شوێن پێگەت هەیە کاریگەریت هەیە لە کۆمەڵگادا نەوەکو ئەگەر مرۆڤێک بی مرۆڤێکی سادەبی لە ئێستای خۆماندا ئەوە هەرکەس نازانێ هەست بمری بژیەی چی بزانی چی نەزانی هیچ حسابێک لەسەر ناکرێت هینێکە بۆ ناکرێت لە پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆش لەم کاتەیە ئومێدیش لەدەستەدا ئینسان بزەبێت یەکێک لەو شتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زمانی خۆیان دژایەتیە کرد ینی خەڵک تێڕوانینیان بۆ خەڵکی یعنی کە ئێستا پیاوان خاوەن پێداویستی تایبەت تێڕوانیان بۆ ئەوانە زیان یان باوکێک پیرە بێ یا دایکێک پیرە بێ یان کەسێک نقصانە بێ یان مناڵێک نقصانە ئەمانە زیان دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو هەل ترزقون وتنصرون إلا بضعفائكم تۆ ئێوە پێتان وایە ئەو ڕزقەی کە خوا ئەتان داتەی ئەو زەعیف و داماوانەیە ئەو بێدەسەڵاتانەیە ینی خوای گەورە فێرتەکە ئەم مناڵە ڕاستە لە تۆ بووە بەڵام ئەو ڕستەی کە تۆ ئیخۆی بەشێکی ئەو مناڵەیە ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم سيدنا مصطلح قرآني إما بيش دا رزقي أوانا دين جاي رزقي توش سيروكي خوش يعني يعني كابرايا كبو لخويا هناك بيني و باو كيبك ئاوی لێ هاتۆ دەدەڕۆ ئیترەوە سەدان کونیتیا بۆ ئاوی لێ هاتۆ دەدەڕۆ تا ئەوە چی وتی وەڵاو ڕزق ئەی کامە ڕزقی مەسەی کرۆ لە کونێکی بچووکەوە بە حات ینی ئاوێکی کەم تکەیەتە خوارە ئەوە ڕزقیکردنەوە وەڵا ئەنجا کابرا ئیشی فەقیرە ڕۆژانە هەماڵی کرۆ جوتیاری کرۆ بەکرێ وازی لێناتی بەخوا هەمووی هەچێکی هەبووە لەو شتان لە پاس و لە قاکە هەمووی فڕاوە تێدی خوا نامێت جا ئەگەر ڕزقەکەم هەرەوە نەبێ هەردێ ئەڵێ دوای ماوەیەک دەوڵەمەند بوو کە خەوەکەی بینیوە تۆ ڕستەکەی ئەو ڕستە زۆرە هیچ وتیان هی ئەو مناڵەیەکە خوا پێدای ئەمە شتێکی واقعیە چونکە خوا لە قورئانە باسی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثەکانە فەرمێتی ئەو کەسانی کە ئێوە بە زەعیف یەزانن دایک و باوکێک کە ئەگاتە تەمەنێکی زەعیفی ئالو کاتەیە حورمەتی واجبە چونکە دایک و باوک تا قووەت و هێزی هەیە پێویستی بە تۆ نییە لەو کاتەیە کە زەعیفە بێ و لاوازە بێت ئەو کاتە ئیسلام فێری کردووی تۆ ڕێزی لێ بگری مافی بێت ینی نەڵێی باشە تۆ ئەمە پیر بۆ تازە هیچ قازانجێکی نیە ئەو بۆ چوونە کە وەختی خۆی لە ڕۆژهەڵاتیشا بڵاو بوو بۆ لە رووسیا بۆ ئێمە هاو کە هەرچی کار نەکار ناخوا لە ئیسلام هەشتی وان نییە هەندێک کەس هەن کارێکی زۆریان کردووە 40 ساڵ 50 ساڵ کاریان کردووە تۆ ڕۆژێک تا 20 ساڵی هەندێک گەنج هەیە تا ژنیش یێنێ هەر کار ناکە هەر لەسەر دایک و باوکیان تۆ 30 ساڵ باوکە بە خێوی کردووی 20 ساڵ باوکە بە خێوی کردووی تۆ ئەگەر دایک و باوکە پیرش بێ ئەو پەر 5 ساڵ 6 ساڵەکەیتە سەر شانی تۆ ئەنی بۆ ئەو ڕۆژانە کە تۆ هیچیش نەبوو ئەو خوارد ئەرکیش کاریش ناکرد ئەو خوارد بۆ ئێستا کە ئەوان کار ناکە نابێ بخۆن ئەم بۆ چوونە بۆ چوونێکی هەڵی ئیسلام ڕەدیەکاتەوە لە بەرەوەی کە هەندێک کەسەیە کار ناکەن بەڵام ژیانیان لەسەر تۆی خوای گەورە پێمانە فەرمێ ئەو ڕزقەی ئەوانیش لەلایەن تۆیە حتا سەرکەوتنی ئێوە بەسەر دوژمنە بە دوعاکانی ئەوانە وەکو وەڵا قوتەیبە وتوێتی کە یەکێک بۆ لە سەرکردەکان کە محەممەدی کوڕی واسع دوعای کردووە فەرموویەتی وەڵاهی ئەو دوعانەی محەممەدی کوڕی واسع پێم باشترە لە شمشێری جەنگاوەرەکە
بۆ لەبەروی مسڵمان پێی وایە هێزێکی معنەوی شەیە لە پشتی دادگەریەوە ئەویژەوەی ئینسان دڵخۆشە بێت تۆ وەرە ڕۆژێک لەگەڵ مناڵەکانی خۆتا چاک بە یا وەکو مدیرێک لەگەڵ فەرمانبەرەکان تا چاک بە یاکو سەرۆکی وڵاتێک ینی هەندێک سەرۆکەیە دەسەڵاتدار هەیە لە کاتێکە خەڵک داوایان لێکڕۆ دەست لە کار بکێشێتەوە ئەو ڕۆژە دەستی لە کار بکێشایەتەوە مرتاحە بوو بەڵام ڕۆژێکی تر کە دەستیشی لە کار کێشاتەوە خۆی هەر ئیشێکی چاکی کردووە ئەو تامەینی هەر بۆ خۆشی بۆیە عەدالەت ینی فێرتەکە کە تام لە ژیان ینی ئەو کەسەی کە عادلە بێ خۆشی لەزەت لە ژیانە بینێ ینی تۆ ئێستا پێ و سەیراڵە کاکە زەمانی ئەوە نەماوەکو ئیمامی عومەر خەڵک بسوڕێتەوە بچێت کۆڵام بە کۆڵامەوە وەڵای ئێستا تیرۆریەکەن بەس دڵنیا بە ئێمە ئێستا لە ئەوروپای بینین سەرکردەیەکی گەورەکی لەگەڵایە وا هیچ سەرکردەیەکی ئەوروپی کو 20,000 چەکداری هەیە 10,000 چەکداری هەیە 5,000 چەکداری هەیە وانە کەواتە ئێمە بە چای خۆمان ئەیبینین ئەوە بەرهەمی چییە بەرهەمی ئەوی یاسایە کە دانراوە سەرکردەکەش حەسێتەوە پێویستی بەو هەموو خەڵکە نییە چکە ئەو هەموو خەڵکەش 2000 کاکە خەڵکی وڵاتانی تیا دروستە بێ ئێستخباراتی تویا دروستە بێ فێڵبازی تیا دروستە بێ خیانەتکار و ماساوچی تیا دروستە بێ بەس تۆ کە دوو کەس لە دەوەر بۆ توانی کۆنتڕۆڵیان مامۆستا نەبوونی دادگەری لە شوێنێکدا جا شوێنەکە بە پێی پێگە و مەقام دەگۆڕێ شوێن مەسەلەن لە سەرکردایەتی وڵاتەکەدا لە پەرلەمانی وڵاتەکەدا لە ئەنجومەنی وەزیرانی وڵاتەکەدا یان لە شوێنە حەساس و کاریگەرەکانی وڵاتەکەدا ئەگەر دادگەری لەمانەدا نەبوو وردە وەکو وەبائێکی یان وەکو لوێکی سەرەتانی شێرپەنجە وردە تەشەنە ناکا بۆ هەموو جەستەی کۆمەلگا هەموو جەستەی کۆمەلگا ناگرێتەوە بەتاکید خۆی ئیسلام بۆچی فەرموویەتی یەکەم کەس لە ژێر سێبەری عەرشایە ئیمام عادل چونکە ئەوەی بەدەسەڵاتدارێک وەکو زانەکانیش فەرمیانە و خەلیفەکانیش فەرمیانە ئین الله لەیەزەع بالسوڵطان ما لا يزع بالقورئان خۆی دایمە دەسەڵاتدار خوا پەنامان بە ئەگەر خراپ بێ تاوانەکەی لە هەموو کەس قورسترە ئەگەر چاکیش بێ خێرەکەی لە هەموو کەس گەورەترە بۆیە سەلەفی ئومەت ئێستا ئەوانەی کە ئەڵەن کاکە سەلەفی ئومەت ڕێزیان لە دەسەڵاتداران گرتووە ڕاستە نەسەکە ڕاستە بەڵام ئەو دەسەڵاتدارانەی کە عەدالەتیان چەسپاندووە شایستەی ئەوەیە تۆ 24 ساعەتە دوعای خێری بۆ بکەی چونکە کۆمەلگا ئیسراحەتەکە تۆ جاری وایە 20 فەقیر لە گەڕەکەتە هەیە ئەتوانی یارمەتی چواریان بکەی ئەی شانزەکەی ترچی لەکەی خەفەت دایاتێ ناڕەحەتی دەیاتێ ئازار دەیاتێ وایە تۆ هەر لەسەر تەلەڤیزیۆنە پیشانی ئەدەی خەڵک یارمەتیشی ئەدا ئەبێ بە خاوەنی ماڵی خۆی خەڵک خەفەتی پێخوا ئەبێ خۆی چەندێ خەفەت خوا ئەو کەسە وانە ئەیدە تۆ ئەگەر بێت و دادگەری هەبێ تۆ ئەم کێشانە و توش نابێ ئەگەر تووشیش بێت بڵێم عەدالەتی مطلق لەسەر ئەرزانیە تۆ ئەگەر 8 کەس فەقیر بێ 6 کەس فەقیر بێ ئەتوانی کاکە هەر شەشیان تێرکی بەڵام کە بوو بە 50 بوو بە 1000 ئیتر لە قووەتی تۆیان نامێنێ لە قووەتی ڕێکخرا و شتا نامێنێ چونکە ڕێکخرا و قووەتی یارمەتیدانەکەی مەحدودە جا بۆیە عەدالەت وەکو وتمان یەکەم کەرامەتی ئینسانە پارێزە دووهەم ئەوانەی کە عەدالەتەکە جێبەجێکە خۆیان ئیسراحەتەکە سێهەمیش کۆمەلگاش خۆشی تیاوێ ئەنی من کە بزانم مافیم هەیە پێویست ناکە دەست بم بۆ سامانی تۆ یعنی ڕۆژنامەنووسی ئەگە بزانێ مافی ئەوەی هەیە ڕەخنە بگرێ وەکو زانایەک مناقەشەی ئەوانەکە لەو ڕۆژانەی پێشوە ئایا ئینسان بۆیە هەیە ڕەخنە لە عولەماکان و لە زاناکان بگرێ قسەیەکی جوانی کرد ئەو زانایە وتی باشە بوو بە پێغەمبەریان وتووە تۆ شێتی شێت ئێتە خۆش کەلیمەی شێت جنێوێکی زۆر ئاشکرا و تەشهیرێکی زۆر گەورەیە پێی وترا تۆ ساحری کاکە ئەم پێغەمبەرە نە لە داعوە سار بووەتەوە نە لە هین سار بووەتەوە کەسیش پێیان گوتووە تۆ دادگەر بە پێیان وتووە تۆ دادگەر بە لە کاتێکی دەسەڵاتی خۆشیە قبوڵیشی نەکرۆ کەس ئەو کەسە بەری نارکە یان لێی بە یان بیکوژێ ئەمانە هیچ قبوڵ نەکرۆ کەواتە ئەسڵی شتەکە ئەوەیە بە ئەم ئینسانە ئازاد بێ ئەم ئینسانە بۆچوونێکی هەیە لەوە چێ بە غەڵەتێک گەیشت بێ با قسەکەی خۆی دەربڕێ با دەنگەکەی خۆی دەربڕێ تۆ دوو ئیسفادە ئەەکەی لە دەنگدریبە یەکەم ئەوەی کە ئازادی بەم ئینسانە قسە بکە دوو هەمیش مەجای ئەدەیتی ئەگەر ئەو شتەی ئەوانە بوو بۆی دەرکەوێت کەڕوانیە بۆی دەرکەوێت هەتا لە ئیسلامە کۆمەڵێک هەیە پیان وتێ باغی ئەوەی لە دەوڵەتی ئیسلام هەڵەگەڕێتەوە زانەکانە فەرموون دروست نییە باغی لەلایەن دەوڵەتەوە داغی چیە کۆمەڵێک کەسن چەکداریشن هێزیان هەیە اینجا پیان وتێ باغی ئەگینا کۆمەڵی ڕۆژنامەنووسی بێدەستایە کۆمەڵێ زانا هیچ نەچەکی هەیە و نە هێزی هەیە و نە کەسی لە پشتە
ڕەخنە ئەگرێ مافی قسەشی پێ نەدەی مافی قسەشی پێ نەدەی ئەوان هێزیان هەیە قووەتیان هەیە منتیقەی خۆیانیان هەیە ئەفەرمی ئەبێ ئیلا کۆمەڵی کەس بنێرە کۆمەڵی زانا کۆمەڵی قازی بنێرە بزانە مشکیلیان چییە شوبهەکانیان چییە ئەمە لە چۆ سەرچاوی گرتووە بۆ بەگوێی دەوڵەت ناکەن بۆ لە دەوڵەت هەڵگەڕانێتەوە بۆچی چ ڕەخنەیەکیان هەیە یعنی ئەگەر ڕەخنەیان هەبێ بێ گویان لێ بگیر ئەگەر ڕەخنەکان منطق بۆ بێ جێبەجێش ئەبێ جێبەجێ بکرێ کەواتە ئیسلام یعنی لە فیقی ئیسلامیە مەجال دراوە خەڵک ینی قووەتی پیاکە هێز پیاکە ڕەخنە بگرێت زۆر باشە مامۆستا یعنی مەرجە کە دەبێت تەنها ینی لە ناو موسڵماناندا دادپەروەری هەبێ بۆ نمونێ ئێستا ئەوروپا دەبینی کەنەوەی موسڵمانان ئێستا لێرە پێدەگەن موسڵمان پێیان دەگەن و دەچن بۆ وڵاتانێکە وڵاتانی غیرە ئیسلامین وڵاتانی ئەوروپا و خۆرئاوا خەڵک لێ کۆچی بۆ دەکا بەڵام لەبەر چی کۆز دەکەن بۆی لەبەرەوەی پیان وایە مافیان پارێزراوە لەبەرەوەی لەوێ دەتوانن هەلی کاریان دەست بکەوێ لەبەرەوەی لەوێ دەتوانن ئاسایشی خۆراکیان هەبێ ئاسایشی لەڕجەستەییان هەبێ ینی بتوانن ممارەسەی حیاتی خۆیان بکەن ینی مەرجە کە دەبێت لە ناو موسڵماناندا دادگەری هەبێوان موسڵمانیش نین و بەڵام توانی ویانە دادگەریش بن و ئایا حکمەتیمانەوەی دەسەڵات دادگەریەکەیەتی یا پامەند بوونە یان شتێکی ترەوە ڕاستی خۆی مەلای گەورەی کۆی قسەیەکی جوانی کۆن وای وتوێتی مەسلەی دادگەری و ئەوانە پەیوەندی بە دینەوە نییە حتا یەکێک لە چەمکەکانی زاناکانی ئیسلام لە ناو کتێبەکانی شەرع باسییان کردو ئەوەیە کە لە بەرامبەر دادگادا دین ناخوێنرێتەوە لە بەردەم دادگاتە ئەو کەسەی دێتە بەردەم دادگا نابێت دینەکەی بخوێنیتەوە چ دینێکی هەیە تۆ دینت هەیەنیتیش ئەوە ناخوێنرێتەوە یعنی ئەگەر مەجالیش درابێ کەسێکی بێدین بێتە ناو دادگاوە نابێت تۆ بیخوێنیتەوە کە ئەم کەسە بێدینە نابێت ئەوە تۆ ئەوە بخوێنیتەوە کە ئەم کەسە کەسێکی بێدینە بەڵکوە بێ تۆ حسابێکی چی کردووە چی وتووە ئەو قسەی کردوێتی ئەو کردەوەی کردوێتی پێچەوانەیە لەگەڵ یاسا گشتیەکانە یان ئەوە گرنگە ئەگرا ئەوە گرنگ نییە ئەم کەسە چه دینێکی هەیە بە هەمان شێوە مەسەلەی دادگەری مەسەلەی زانست ئەم مەسەلانە مڵکی هیچ کەسێک نی بەڵام سەیرەکە لێرە ئەوەیە ئیسلامێک 1400 ساڵ لەمەوە پێش کۆمەڵی زانای گەورە و ڕۆژهەڵاتناس و مێژووناسی وڵاتانی دنیا شایەتی بۆ ئەدەن خەڵکانێکی نەخوێنەوار و بێزانست و بێزانیاری عەدالەتی تیا چەسپاندون عەدالەتی تیا دروست کردوون ئەوە سەیرە بۆ ئەبێ ئێمە دینێکی وا چاکمان هەبێ خەڵکی زۆر داما و زوڵم لێکرا و زاڵمی کردبێ بە عادل بەڵام بۆ ئەبێ لەم سەردەمەی ئێمەیە لەم هەموو پێشکەوتنەیە ئەبێ خەڵک پێش ئێمە بکەوێت لە عەدالەتە کە ئێمە خاوەنی دینەکەین کە ئێمە خاوەنی دادگەرین وەکو سۆدیۆ کە یەکێکە لە نووسرە گەورەکانی فەڕەنسا ئەڵێ ئەڵێ لە قورئاندا هیچ بنەمایەکی ڕەوشتی و کۆمەڵایەتی نەپەڕێنراوە و یاسایەکانی بەپێی زانست و لەسەر بنەمای دادپەروەری و چاکەکاری بنیادنراون ئەم کەسە بۆ گەیشتۆتە ئەوە یان بۆ سەرکردەکانی ئەم وڵاتە ئیسلامیانە هەر هەمویان لە ئەوروپایە ژیاون پاریان لە ئەوروپایە خێزانیان لە ئەوروپایە خۆیان دەیەها سەفەری ئەوروپایان کردو وڵاتانیان کردووە باشە بۆ ڕۆژە بیر ناکەنەوە یاسا کارگێریەکانی ئەوروپا نەقڵکەن بۆ وڵاتەکانی خۆیان نقلی دەکەن بە خراپەکانی شتە خراپەکان بۆ بیر ناکەنەوە ئەو باشەکانیان باشە بۆ کەسێکی ئەوروپی ئەتوانێت معاشی خەڵکی وڵاتەکەی خۆی بە معاشی خەڵکی بێگانەش بابێتە بۆ من ناتوانم یعنی ئەمە ئەبێت ینی چه معجزەیە بێ کە ئەوان کردویانە من بۆم ناکری دیارە سەرکردەی عاقڵوانیە یەکێکی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز کە باسمان کرد گرنگترین شت کە پاراستوێتی ڕۆژێک لەم ڕۆژانەگە چەند مامۆسایەک باسی ئەومانگە بۆ قیاداتی کوردی زۆرجار لەم حاڵەتانەیە ئەکەون شکست دێنن بەشێکی زۆری ئەو دنیاویستیە ئەنی وڵاتانی ئەوروپا دایمە حەزەکەن لە وڵاتە ئیسلامیەکانە ئینسانی دنیاویست پیابێ بچۆ هەچی سەرکردەی دنیا هەیە کە توانێتی خزمەتی میلەتەکەی کە ئەو سەرکردانن کە زۆر دنیاویست نین یعنی زۆر کۆڵیان بە دنیا هەڵەگرۆ ئەگەر دینیشی نەبێ ئەوانە سەرکەوتوی سەیەکەی لە سینە ڕۆژگارێک سەرۆکێکیان هەبووە بە ملیۆنان کەس لە سینە مردووە لە برسە ئێستا سەرۆکێکیانە ئیعلانی کردووە 35 ملیۆن کەسی لە برسێتی ڕزگار کردووە بەچی بەوەی کە ئەم سەرۆکە هەوڵیە ئەم پارە هەمووی لە گرفانی خۆیان نەبێ
ئەو پارە زۆرانی کە ئێستا لە کەناڵەکانە لە وڵاتی سعودیە باسەکرێ دەی باش ئەم کەناڵە وەکو ئەڵێن وەختی خۆی خازپەرست تەتەر کە هاوێتی بەسەر بەغایە یەکێک لە خەلیفەکان ئاڵتوونی کۆکردو تێدی ئاڵتوونەکەی دەرخوادنە تا ئەمرێ بابیخوا ئەگەر ئەم ئەوەی بۆسە ویلەتەکەی سەرکردای خۆ میلەتەکەی دیفاعیان لێ پاراست وانە وڵاتیان بەهی خۆیان دەزانی خۆیان نەزانی جا بۆ یعنی دادگەری دایمە واکە لە تۆ ئەو شوێنەی کە هەتە بە هەچی هێستا پشتیوانی لێ بکەی لەبەرچی لەبەرەوەی تۆ هەستەکەی هەموو ژیانە لەسەر ئەو شوێنەیە کەسێکی ئەوروپی حتا مسلمانێکی زۆر ملتەزیمیش مسلمانێکی ڕۆژهەڵاتی خۆش نایە کە بیوێ زەرە لە بەریتانیا بە لە ئەمریکا بە مسلمانێکی ئەمریکی لەسەر دەستی مسلمانێکی ڕۆژهەڵات مسلمانیش بوو بێ ڕازی نییە مامۆساکی خیانن لە وڵاتەکە بکە حەقی مامۆسایەتی هەیە ڕێزی هەیە بەس حەقی ئەوەی پێ نادا کە خیانن لە وڵاتەکەی بکە بۆ چونکە ئەو هەستەکە لە وڵاتەیە مافی پارێزاوە دەریجە نابدوتی بەس کێشەکە لەوە ئەوەیە یەکەم و ئەو وڵاتانەی کە زۆربەی سیاسیەکانی ئەو وڵاتانە کە مەسلحەتیان لەوایە کە سەرکردەی گەندەڵ لە وڵاتانە هەبێ دوو قازانجیلی یەکەن یەکەم دایمە ئەم وڵاتانە بیان و هەیە بۆ ئەوەی دەستی بەسەرا بگرن و داگیری کەن جا لە ڕێی کۆمپانیاوە بیا لە ڕێی هێزۆ بێ سە هەردووکیان هەیە هێزی ژرێنێت بە شەڕی زۆر پێ ناکە کۆمپانیەکانی خۆشی دێنێ اینجا دووهەمیش ئەو ڕووە جوانەی ڕووە تاڵەکەی تۆ پیشانی خەڵکە یا ڕووە جوانەکەی خۆشی پیشانی خۆ ئەوانش ڕووی تاڵیان هەیە پێگومان ڕووی تاڵیان هەیە بەس ئەو ڕووە تاڵە نابینرێ پێگومان سەرچاو داهاتی وڵاتانی مسلمانیان بۆ سەدەها ساڵ لە داگیرکاریەکانی ئەوروپیەکان بە وڵاتانی مسلمان بۆ ڕۆژهەڵات بە سەدان ینی بۆ سەدان ساڵ بۆ چەندان سەدە توانیوێن دەستی بەسەردا بگرن و بەروبووم و سامانی ئەم وڵاتە ببن و لە وڵاتی خۆیاندا بیکەنە گەنجینەی نیشتیمانی و نەوەکانی ئایندەشیان سوودی لێ وەربگرن ئەمە ڕۆ ناشرینەکەی ئەوانەکە توانیوانە تەفرەقە بخەنە وڵاتی ئێمەوە و ئاشتیشیان بۆ وڵاتی خۆیان دەوێت مامۆستا ئێمە ئەم چەمکەی چەمچی دادگەری هەموو چەمکە جوانەکان ڕازگۆیی دادگەری یان هەر شتێک کە باسی دەکەی کە ئەوە بەها جوانەکانی ئینسان تێدا ڕنگ دەداتەوە کاتێ باسی دەکەی یان کاتێ قسەی لەسەر دەکەی وەکو ئەوەی کە پێ دوایە بێتەدی ئەمە شتێکی جوانە و هەمومان لە بەرەکەی دەخۆین و تێدا دەحەسەینەوە بەڵام بەڕاستی ئەمە بۆ پێمان وایە کە بۆ نمونە دادگەری باسی بکەین پێم وانە وایە بۆ خۆمان لەو ساتەیە دادگەرین و ئەمە بۆ غەیری خۆمان باز دەکەین بۆ نابێت سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆ ئەم ڕوحە نیە بۆ ئەم فەهمە نیە بۆ ئەم تێگەیشتنە نیە بۆ ئەم چەمچکە سەرەتا لە خۆمانەوە پراکتیزە نەکەین لە خۆمانەوە نەیکێنە فعل و کردار خۆی لە ڕاستیە وەکوتم ئەو پەروەردەیە کاریگەری هەیە یعنی تۆ ئەبینی بە بەرچاوی خۆتەوە کەسێک مافی نییە پۆستی وەرگێ یان شوێنێک دەستکەوێ یان بچێتە جێگەیەک پێی ئەدرێ ئیتر دوایی ئەمە بڵێن کەسێک خۆیە پارێزە وەکو هینەکەی بەنی ئیسرائیلی لێت لەخوای گەورە فەرمی شەمان ماسی مەگرن ڕاوی مەکەن ڕای ماسی ڕۆژی شەمان قەدەغێ ڕۆژی شەمە هەندێک چوون کردیان خوا غەزەبی لێ نەگرت ڕۆژی شەمەکەی تر جەماعەتێتیش لەگەڵ ئەوان ناچوونیان وڵات دیارە هیچ نابێت ئینجلگە خوش عەزابەکانی هەڵگرتووە بۆ ینی یەکسەر نایدا وەکو کورد دەڵێ سەبرە بچووکەکەی خوا 40 ساڵە بزەبێت ئەم کەسانەی تریش وردە خەڵکێکی زۆر چی لە هاو چوونە پاڵ جەماعەتی شوێنەکەوتن بەڵێ بۆ لە بەروی سەیرانەکرد هەم ماسییان دەستگەم ئیشیان دەستگەم پاریان هەموو کەسێ لە بەرامبەر ئەم شتانەیە بەقووەت نییە هەم ماسیش لەو ڕۆژیان زۆر بوو موسی ئێجا ئەوەیە بۆیە هەموو شتێک لە بەرامبەر هەموو کەسێک خۆی ناگرێت ئەمە پێویستی بە چییە پێویستی ئەو وڵاتانە کە تۆ سەیریەکەی بۆ جەنەڕاڵێ لە ئەمریکا ناتوانێت خیانەتی بکە محاسبەکرێ محکەمەی عسکەری محکەمەی مەدەنی بۆ لە کوردستانە نەود وەرەگری بۆ فێری فێڵەکرێ بۆ وەریشێگرێ چۆن قبوڵێکا وەریگرێ ئەتۆ چ جەڕەنەڵێک بیر بۆ وڵافلان جەڕنا فلان شتیان دامێ وەرم نەکرد قبوڵم نەکرد نەمان بیستووە بووشە دێگەی بۆ لەبەر ئەم ئینسانە لەوێ ڕێگە نادرێ یاساکەن مەجای نادا اینجا چاودێری ورتێ اینجا بەڵام لێرە ئەوە نییە بۆیە مەسەلەی دادگەری شتێک نییە جێبەجێ نەکرێ بەتاکی جێبەجێکرێ لە مێژووە جێبەجێ کراوە لە تاریکترین سەردەمی ئینسانەکانە جێبەجێ کراوە ئێستش هەر جێبەجێ ئەکرێ
هەرچەنە ئینسانە خراپەکان زۆر بن و فێڵی گەندەڵکاران زۆر بێ هەر دادگەری ئەتوانێت بچەسپێ بەڵام گرنگەکە ئەوەیە هیمەتی جێبەجێکردن هەبێ. زۆر باشە مامۆستا، ویستم دەمێوم پرسیارە لە بەڕێزت بکەم چۆن ئێمە نەوەیەک پەروەردە بکەین کە بتوانێت لە ئایندەدا ینی ئەزعافول ئیمانیش بێ ئەوەی کە پەیوەستە بە تاکەوە مرۆڤ ئەو شتە سادانی کە پێویستە وەکو دادگەری بیچەسپێنە لای خۆیەوە. چۆن بتوانین منداڵانێک پەروەردەکەین نەوانێک پەروەردەکەین کە لە ئایندەدا ئەمانە بتوانن داکۆچی لە نادادی بکەن ینی داکۆچی لە دادگەری بکەن و دژی بێدادی دژی ستەم بوەستنەوە. چۆن ئێمە لەسەر دادگەری منداڵەکانمان پەروەردە بکەین؟ یەکەم خاڵ گرنگ ئەوەیە وەکو جەنابەت فەرمووی ئینسان خۆی بڕوای بەوە هەبێ کە دادگەری هەر بۆ سەرکردەکان نییە. ئەنی ئەکرێ من مامۆستایەکیشم لە مزگەوتەکەمە دادگەر نەبم لەگەڵ نوێژ خوێنەکانیدەوە ئەکرێ باوکێک بم لەگەڵ مناڵەکانمە دادگەر نەبە. اینجا دوو هەمیش ینی بەرامبەرەکەت حەق بێ ینی مناڵەکەت ڕۆژێڵە باوکە وڵای تۆ ئەم شتە فەرقی من و خوشکەکەمەکەی فەرقی من و براکەمەکەی. ئەم قسەی کە پێیوتی یەکسەر ئینسان هەڵ نەچێ بیر کاتەوە ڕۆڵێکیان لەکوێ جیاوازیم کردووە ئەی تۆ مەجای بێ قسە بکە یەکسەر بڵێ تۆ هەر قسە مەکە هەر بۆ نییە قسە بکەیت من وام بۆ کردووی وام بۆ کردووی ئەمانە ئەو دەردەی ئەو شیفا نادە. بەڵام مهم ئەوەیە وەکوتم مەجای ئەوە بێ ئەم شتانی کە ئیشڵێن دیارە شتی وەکو نەزەری نەڵێن ئێمە خۆمان کە لەسەر نادادگەری پەروەردە بووین زۆر ئاسان نییە بەڵام ئینسان ئەتوانێ هەوڵبات هەوڵبا وەکو زانایگە فەرمە هیچ نەبێ ئەو ڕۆژەی کە ئەمرم تۆزە فەرقم هەبێ لە ڕۆژەکانی پێشتەوانە ئینسان تا ئەو ڕۆژەی ئەمرێ هەوڵبا خۆی چاکە ینی مەجای ئەوەش بیت ئینسان ئەتوانێت مەجای یەکەم تێڕوانونی بۆ خۆی تێڕوانونێکی مطلق نەبێ چکەوە زۆر خراپە تۆ ئێستا ئەگەر کەسێکی سادەی بۆ باوکێکی ئاوا بیرکەیتەوە وڵات بێنە بچیتە جێگەی سەرۆکی هەرێم هەر وڵات بەتەواتی کاولەکەی ئەبێ بڵێن سەڵ شکر بەوانەی پێشوو بۆیە دوو هەمیشە بێ کە مناڵەکەت قسەیەکی کرد خێزانەکەت قسەیە کرد دراوسێکت قسەیەکی کرد ئەوانەی لە پشتەوە فەرمانبەرەکان قسەیەکیان کرد یەکسەر نەڵی وانە دێگەی هیچ دەمێ لە دەوروبەرەکە پرسیارێک کاکە من شتی وام کردووە لە ڕازگۆکانیان نەک لە ماساوچەکانیان یان نەخێر شتەکان باس لە قەیچەکە بە ئەو مەجای بە بڵێ من لەم شتانە یەکسان بووم عادی لە چییە نادادگەر بوو. دوو هەم سێهەم قۆناغ ئەوەیە کە ئینسان ئەگەر زانی نادادگەرە ئیعتراف بکە شتێکی زۆر زۆر چاکە شتێکی زۆر زۆر چاکە ئیعتراف بکە بڵێ کاکە من ئەو دادگەریم کردو ڕۆڵە لێم بپورە. مامۆستا لە چوارچەوەی خێزاندا بەڵێ لەگەڵ هاوسەرەکە لەگەڵ منداڵەکانت لەگەڵ ئەوانەی کەت لەگەڵ تۆ دەژین چۆن بتانی چەمچی دادگەری ینی لە خۆتدا بکەیە حاڵ بکەیە کردار بەرجەستەیکەی زیارە گرنگترین شدەوە ئینسان ینی هەر هەنگاوێک ئەنێ یەکەم پشت بەخوا ببەستێ چونکە ئەو هەنگاوانە قورسن ئەوکوتم تۆ چونکە پەروەردەکە وانە بووە قورسە بەڵام ئینسان پشت بەخوا ببەستێ کە من ئەمەوە وا بکەم. عمەری کوڕی عەبدولعەزیز و ئەو زانانش کە وەختی خۆی ئیناکردووە ئەم شتە ئاسان نییە قورسە ئەین تۆ پێغەمبەری خوابی سەڵاسەلام کابرایە بێت بۆ ئەم هەموو مسڵمانە وەساوە تۆ شت تەوزیعەکەیت و کەس زوڵم لە کەس ناکەی کابرایە بێ بڵێ ئەی محەممەد دادگەر بە خۆمە ماڵی باوکە نییە ینی ئەمە شتێکی قورسە ئینسان زەخت لە نەفسی خۆی بکە بۆیە پێغەمبەر سەڵاسەلام فەرمووی ئازا ئەوە نییە خەڵک با بە عەرزە ئازا ئەوەیە کە خۆی بگرێت جا بۆیە ینی ئینسان پێویستی بەوە یعنی پشت بەخوا بەستێ داوا زۆر لەخوا بکە لەخوای یارمەتیم بی لەم هەنگاوەیە سەرکەوتوو بم و دوو هەمیش وەکو وتم ئینسان ڕەخنە قبوڵ بکە دیارمە ڕەخنە قبوڵ بکەی ئەتوانی دادگەری بچەسپێنی بەس ڕەخنە قبوڵ نەکەی هەر توێ قسەی خۆ بچەسپێنی بە تاکید ئینسان لە دادگەری دەرەچێت ئەگەر شخصێکی زۆر زۆر بەسیتیش بێ دادگەری لێ تێگەچێت بەڵام ئەگەر ڕەخنەی قبوڵ کرد جاری وایە تۆ لە ئەنجامی ئەوەی کە زۆر ماندووە بی باوکێ زۆر ماندووە یا فەرمانبەرێ زۆر ماندووە بێ خەڵک پیاڵە کاکە تۆ دادگەری و نەکرد لە بینی من و ئەوە ئەم کەسە جاوای تۆ ڕابێ بۆ لەبەر کۆمەڵەشتی چاکی کرد بەڵام نابێت و ئەم شتە چاکانەوان لێ بکە ینی تەزکیەی خۆ بکەی خوای گەورە فەرمێ فەلا تزەکو ئەنفوسەکم خۆ بە چاک مەزانە ڕاستە لەوەشە تۆ لە 100 کەیسا دادگەر بووبی بەڵام لە یەکێکە نادادگەر بووبی ئیشەکەت قورسە بێ کارەکەت گرانە بێت تۆ لە 100 هەنگاوە لەگەڵ مناڵەکەتا چاک بووی بەس دەوچێت لە یەک هەنگاوە لەگەڵ یا خراپ بوو بێ هەموو هەنگاوەکانی تری ئەگەر نەشت بێتەوە
لاوازی کرد بێ ئەجا بۆیە زۆر گرنگە ئینسانی مسڵمان دایمە لەو ئیشانەیە لە هەموو هەنگاوێکە کە بۆ بەرەو چاک بردننی خۆی هەنگاوانێ پشت بەخوا بەستێەوە زۆر داوا لە خوا بکەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە گوێ لە بەرامبەرەکەی بگرێ هەچ کاتی ئینسان گوێی گرت پێغەمبەری خوا سەڵسەڵەم بەس بۆ بردێتەوە کە گوێی گرتووە حتا کە منافقەکان ئەیان و هووە ئوزون محەممەد هەر گوێیە هەموو یان هەر گوێیە هەست کە قسەی بۆ بکە گوێی لێگرێ بۆ لەبەرەوەی پێغەمبەر سەڵسەڵەم توانیەتی بەو ئەخلاقە جوانەی مەجال با خەڵکەکە قسە بکە یەکەم خۆی بەتاڵەکاتەوە هەندێکیشی کەوایە تۆ ئیسفادەی لێ یەکەی ئەتوانی خۆ چاکە ئەتوانی بەسەر شتەکە بچیتەوە ئەتوانی مەجال بی بە بەرامبەرەکە خی گەورە ئاەتێکی ناردە خوارەوە فەرمووی یا ئەیها الذین آمنوا إذا جاءكم فاسق بنبأ فتبين ئەگە کابراایکی فاسقەوە ئاەتە لەسەر سەحابەیەک هاتوۆتە خوارەوە ئەناردیان بۆ شوێنە زەکات وەرگێ لەگەڵ ئەو شوێنە کێشەیەکی هەبوو لە جاهیلیەتە کە بینی ئەو خۆیان حازر کردو هەمووی جلوبەرگیان چەکیان پێ و شمشێریان پێ ئەمانە خۆیان حازر کە کۆبوونەتەوە یەکسەر هاتەوتی وەڵا زەکات نایەن و بە تەمان هێرشکەنە سەر موسڵمانانیش ئەم تەسەورە پێشەوەی کە لیان بپرسێ پێشەوەی لیان بپرسێ پێغەمبەر سەڵسەڵەم جێشی حازر کرد و چۆن زەکات نایەن دوایی کە لە ڕێگا بەیەک گەیشتن پێش هەموو شتێ پرسیاریان کرد بۆیە پێغەمبەر سەڵسەڵەم دایمە بە جێشەکەی فەرمووە ئەچنە هەر شوێنێ پێش هەموو شتێ ئیسلامیان پێ بڵێن کابرا تۆ مەڵێ مەڵێ ئیسلامی بیستوە جا چۆن ئیسلامی نەبیستوە ئەمە ئیزاع و تەلەڤیزیۆنێک کاگەر نەیبیستوە تۆ لە پێشەوە ئیسلامی پێ بڵێ ئەگە قبوڵی نەکرد اینجا یعنی هەر مەجالی گفتوگۆ هەبێت مەجالی گفتوگۆ کە تۆ پێڵێ ئیسلام قبوڵکە وەڵە کاگە چی ئیسلامی قبوڵکە چۆن قبوڵی کەم جا بۆیە یعنی گرنگترین شت بۆی ئینسان عەدالەت بچەسپێنێ ئەوەیە کە گوێ بگرێ گوێ نەگری ناتوانێت عەدالەت چونکە هیچ ئینسانە نییە بە تەنیا خۆی بتوانێت بەسەر هەموو کایەکان ئەزاڵ بێ بێگومان مامۆستا دوا پرسیارم دەمێ بڵێم بەدیلی دادگەری چییە لەگەر دادگەری نەبوو لە وڵاتە چی شوێنی دەگرێتەوە چی شوێنی پڕدەکاتەوە بە تاکید یعنی کە دادگەری نەبوو ستەم دروستە بێ ستەمیش کۆمەڵێ پێغەمبەر سەڵسەڵەم شتێکی فەرمووە فەرموویەتی الظلم ظلمات یوم القیامة بەڵام ڕاستیە زۆلم هەر بۆ دنیا زۆلمات لە دنیادا ژیان لە دنیا ڕێگەکانە لێ تەسکەکاتەوە یعنی ئەو کەسێک کە ستەم ئەکات دایمە خەڵک لە بۆسایە بۆی دایمە خەڵک خواخوایەتی لە شوێنێکە ئەو کەسە بکەوێت جا بۆیە ینی ستەم ژیان لە ئینسانی شتێک مامۆستا ئەو سەرکردانی ستەمەکە سەرکردەیە کە ستەم لە خەڵک دەکا هەر بەڕاستی لە دنیادا ناکەوێتە یان بازرگانێک ستەم لە خەڵک دەکا یان هەر کەسێکە ئەو سەرکردەی کە کۆمەڵێکی زۆر پارێزەر لە دەورێتی حیمایە لە دەورێتی بەڕاست وەکو من تۆ دەتوانێت بەسەر شەقامدا بڕوا وەکو من تۆ دەتوانێت بچێت لە هەموو هەر چێشتخانێک ئارەزووی کرد نانێک بخوا لە هەر شووی پارچێک پێی خۆش بوو دابنیشێ لە هەر بازاڕی پێی خۆش بوو بچێتە بازار دەتوانێت ئەمە بکە یعنی بەڕاستی ئازادی لێ تەسک نەبووتەوە زۆر جوانە خۆی ئەو ینی مانایە زۆر گرنگە بۆ ئینسان ینی گەورەی پێغەمبەران لە چیا بووە یەکێک لەو ڕخنانەی دایمە لە پێغەمبەران گیراوە کە بەرزترین دەسەڵاتی تەنانەت جایە سیاسی و ئەسکەری وڵاتیش بوون وەسەیری ئەوە مەکە هەندێک پێغەمبەر هیچی نەبووە وەکو عیسا پێغەمبەر موسا دەوڵەتی هەبووە لەو بەر ئاوینی لەوە دەوڵەتی دروست کرد ئەوە هەروەها پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم پێغەمبەر سولەیمان پێغەمبەر داوود ئەمانە هەمووی دەسەڵاتدار بوون زولقەرنەین خۆی هەموو پێغەمبەران کە گلەیان نێکراوتیان چێ مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق خۆی لە ڕاستی ئەمە یەکێکە لە دیاردەکانی جوانترین دیاردە بۆ پێغەمبەران لەو پەڕی ئاستی یعنی تۆ گە شێخێکی زۆر گەورە بی عالمێکی زۆر گەورە بی عالمی هەندێ فیرقەی ئیسلامی هەیە ئەڵێن کابرای سەرتاژە چێ لە ماڵە سەری بۆ تاشە کابرای خەیال لە ماڵەوە چێ جلی بۆ دێ بەسەم عالمە چ پەیوەندیەکی بە خەڵکەوە هەیە توانێت قسە لەسەر قەزیەکانی خەڵک بکات قسە لەسەر ژیانی خەڵک بە هەمان شێوە پێغەمبەرێکە خۆی چێتە بازاڕ ئەزانێ پێغەمبەر سەڵسەڵەم دەست ئەو حەدیسەت هەمی سۆ دەستی کرد بە گەنمی ژێرەکەی تەڕ بوو ژێرەکەی تەڕ بوو خۆ ڕاستە ئەمە هەموو کاتی ئەم سەرکردە بۆی جێبەجێ ناکرێت چونکە وا بڵێن منتیقەی مەدینەی هین کرد ئەی مەکە چی لێکە ئەی ئەو وەرپرسانەی ئەگەر لەوێ فەرمانڕەوان دەتوانم کار بکەم بزەبێت تۆ ئەگەر سەرۆکی لە شارێکەیە بتوانێت ئەو شارەی خۆی یەک دوو
حرەکەی هەبێ ئێمە وەختی خۆی بیستومانە کەس ڕژێمی پێشوو حرەکەیەکی وای هەبوو هەندێ نمونەی هین هەیە جوان هەیە کە چووەتە نانەوەخانەیە چووەتە سەرجادەیە کە قیر کراوە چووەتە سەر ئەوە نمونەن هەن لە ژیانی ڕژێمەکەی پێشووە کە ڕۆی لەم بینبەرەی ئێوە با ناوی نەبین کۆمەڵە شتی کردووە دەی ئەم ئەگەر لە شارەکەی خۆیان شتانەی کرد لەوانەی تریشە خەڵک ناوێرە بیکە چونکە هین دروستە بێت ینی قووەتێک دروستە بێت بۆ ئەوەی کە خەڵک گوێ لە خەڵک بگرێ ئێستا ئەو وەزیرانی خەڵگەچێ بۆ لایەن قسە لەگە خەڵکاکەن خۆم وەزیرە چیەکە لە بێپارەی شایە لە وەزایکی زۆر بێپارەی شایە بۆ توانین خزمەتکات لە بەرەوەی گوێ ئەگرە کابرا هەر پێی خۆشە گوێی لێمگری هەر پێی خۆشە بڵێ دەستە خۆن هەر سەردانێکی بکەیت یعنی تۆ کە عەدالەت ناچەسپێنی خی گەورە لە قورئانە لە زۆر شوێنە باسی فەقیرەکە کە کەسێ دێ بۆ لای فەقیرەیە ئەفەرمێ وەقولوا لهم قولا کەریما هەکە هەر نیتە بە قسەیەکی جوان وایە خۆ عەدالەت هەر ئەوە نییە کە ئابرا پێویستی بە 100 دینارە تۆ سەڵەکەی بیتێ تۆ ئەڵێ کاکە گیان ئەمە وەزە ئێمەیە ئەمە ژیانی ئێمە ئەمە گوزەرانی ئێمەیە تێگەی من ناتوانم 100 دینارە ببێ توان 50 دینارە ببێ کابرا لێو تێئگا وانە بەس تۆ یعنی تۆ کارێک بکەیت کە کابرا بڕوا بە تۆ نەکە ئێمە مامۆستایانی ئێمە پارەکە سێمان هینیان گەرمانیان گەوانە بوو نەچوونەوە مەکتەب بێگومان بەڵام ئیمساڵ یەک هەفتەیان داناوە بۆ چونکە ئەزانێ وەزعی کوردستان چۆنە خۆی ئەزانێ وەزعەکەی چۆنە ئەوە چییە خەڵک لە تۆ تێگا بەس تۆ ناتوێت تێبگەی لە خەڵک بەڵێ مامۆستاجان زۆر سپاس مامۆستا بۆ بەڕێستان کە لە تەوری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست کاریگەری دادگەری لە کۆمەڵگەدا میوانمان بووی مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینی ئێوەش باتەوە و خۆزای بێسەران و ئەموو ئەو بیرنەران و ئەو برابەڕێزانەش باتەوە سپاس دەکەین بیسەرانی عزیز و خۆشەویستی پەیام سپاس بۆ بیسەری و بینەری ئێوەی خۆشەویست و ئازیز بەخوای گەورە میهرەبانتان دەسپێری خواتان لەگەڵ